کارەبای نیشتیمانی وەک یەکێک لە پێداویستیە هەرە گرنگەکانی هاوڵاتی دادەنرێت و لە هەر وڵاتێکی پێشکەوتوودا پچڕانی کارەبا زیانێکی گەورە بە بەرژەوەندی حکوومەت و هاوڵاتی دەگەیەنێت. لە کوردستانیش لە سەرەتای پەیدابوونی کارەبا بە یەکێک لە گرفتە گەورەکان دانراوە و تا ئێستاش بە بیانووی جۆرا و جۆر کێشەی کارەبا چارەسەر نەکراوە. بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێریش دەڵێت لە تازەترین خشتەی پێدانی کارەبا دەتوانن تەنها کاتژمێری کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان دابین بکەن. بەجۆرەی ئەو بڕە کارەبای کە لە کاتی ئێستادا لە تۆڕی نیشتیمانی هەرێمەوە پێمان دەدرێت و بەجۆرەی ئەو خواستەی کە لە کاتی ئێستادا هەمان لە پارێزگای هەولێر ئەگەر وەکو خۆی بمێنێت ئەو دوو بابەتە ئەو دوو فاکتەرە بە تێگڕا پێشبینی ئەوە دەکەین بتوانین نزیکەی 10 کاتژمێر لە شەو ڕۆژێکدا کارەبا بدەین بە هاوبەشانی کارەبامان. هەر کاتێک کارەبای نیشتیمانی ببڕێت مۆلیدەکانیان کار پێ بکەن لۆ پێدانی کارەبا بە هاوڵاتیان تەنها لە 3 کاتدا نەبێت ئەوانی 6 لۆ 7 بەیانی 11 لۆ 12 پێشنیۆڕۆ لەگەڵ 6 لۆ 7 ئێوارە ئەو 3 کاتە ئەگەر بێت و کارەبای نیشتیمانی نەبێت مۆلیدەکان کار ناکەن. خشتەی کارەبایەکەشمان وا دانایە لە شەو ڕۆژێکدا تەنها 1 کاتژمێر هاوڵاتی نەکارەباونە مۆلیدەی نابێت. ئەویش ئەو 3 کاتێکە ئاماژەمان پێدا یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە نەتوانینی دابینکردنی سوتەمەنی گازوایی لۆ بەشێک لە وێزگەکانی کارەبا ئەوە یەکێکە لە گرفتەکان. سەرۆکی لێژنەی بەدواداچوونی مۆلیدە ئەهلیەکانیش دەڵێت مۆلیدەکان بەپێی ئەو خشتەیە بۆیان دیاری دەکرێت بەشە کارەبای هاوڵاتیان پڕ دەکەنەوە، بەڵام بە وتەی لێژنەکە ناتوانن زەختێکی زۆر لەسەر مۆلیدەکان دروست بکەن چونکە ترسیان لە پەککەوتنی مۆلیدەکان هەیە. هاوکات دەشڵێت هەر هاوڵاتیەک گرفتی لەگەڵ خاوەن مۆلیدەکان هەبێت دەتوانن پەیوەندیان پێوە بکەن. پاژەوەی کۆبنەوەیکی زۆر کرا لەسەر ئەو کێشانە بڕیارمان دەکات لەسەر هەموو پسوولەکان 4 ژمارەی لیژنەی مۆلیدەکان دابنرێ 3 ژمارەیان ئی لیژنەکانی ئێمە لە پارێزگای هەولێر لەگەر هەر شارەوانێک ئەنجومەنێکی لۆدانرایە ژمارەی ئەو ئەنجومەنە لەو سنووری ئەو شارەوانەیە لەسەر پسوولەکان هەیە. هیوادارین هاوڵاتی هەموو سەرماگان بەبێ ئەو پسوولەیە پارە بە خاوەن مۆلیدەکان نەدا. 1 2 لە کاتێک بوونی هەر کێشە و جیرگفتێک ژمارەی مۆبایلی خاوەن مۆلیدە لەگەر مشەغیلی مۆلیدەش لەسەرەوەی پسوولەکە هەیە پەیوەندی بە خاوەن مۆلیدەکە یان مشەغیلەکە بکە. ئەگەر کێشەکەی پێ چارەسەرکرا ئەگەر لە ڕێی ئەو ژمارانەوە پەیوەندی بە ئێمەکە لۆ چارەسەرکردنی کێشە و جیرگفتەکانیان. لە کاتی ئێستادا خواست لەسەر کارەبا لە پارێزگای هەولێر پێویستی بە 1800 مێگاواتە، بەڵام تەنها 900 مێگاوات لەلایەن حکوومەتەوە دابین دەکرێت کە ئەمەش بڕێکی زۆری بۆ شوێنە گشتیەکان و کۆمپانیا و کەرتی تایبەت دابین دەکرێت. هاوکات بە وتەی بەرپرسانی کارەبا دابین نەکردنی سوتەمەنی بە یەکێک لە گرفتەکان دادەنرێت و تا ئێستاش نەتواندراوە کێشەی کارەبا بنبڕ بکرێت. ئەمەش وای کردووە ناڕەزایەتی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر ببێت. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.